هەڵبەت قسەکردن لەسەر ژیان و کەسایەتی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێت و هەڵدانەوەی لاپەڕەکانی تەمەنی ئەم زاتە بەشکۆیە کارێکی سانە و ئاسان نییە، چونکە مامۆستا مەلا عوسمان کەسایەتیەکی فرەچەشن بۆ و تەنیا لە یەک بواردا کاری نەکردووە، بەڵکو قۆناغەکانی ژیانی ئەم کەسایەتیە کوردە هێندە جۆرا و جۆر و هەندێک کات جیاوازن کە ئاسان نییە لە بەرنامەیەکی لەم شێوەیەدا تەواوی ئەو پنتە ئاشکرا و شاراوانە بدۆزێتەوە کە ژیانی ئەم زانایەی درەوشاندوتەوە. ئەوەتە ئەو سەرەتا وەکو گەنجێک دەرەکەوێت کە وێڵ و عاشقی زانست و کۆکردنەوەی زانیاریە، ئەو کاتەی پڕ ئەبێت لە عیلم و حلم و ئەدەب ئەبێتە زانایەکی سەردەستە و وەکو سەرچاوەیەکی ڕەوانی شەرعی جاری ئەبێت و باخی پڕ لە پیتی ئاینداری کوردستان تەژی ئەکات. ئەو ساتەی ئەو ئەبێتە چرای ڕۆشنی مەدرسەکەی پریس، نوری میحرابی مزگەوتەکەی کوردستان ڕۆشنەکاتەوە و ئەبێتە سەرقافڵەی کاروانی بەرەو خودا چوون. بەڵام ئایا مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی هەر بەوەندە کارەکانی کۆتایی دێت؟ نەخێر، بەڵکو کاری قورس و سەنگینی ئەو لێرەوەیە. لە نێو ئەم میحرابە پڕ لە زانستەوە دەست پێەکە. مامۆستا لە میحرابەوە پەروەردە بوو، لە میحرابەوە هەنگاوی هەڵگرت بەرەو بانگەواز و بێداکردنەوەی تاکی کوردی. بەڵام کارێکی دیکە مابوو، ئەبوو بیکات کارێک هێندەی چیاسەر بڵندەکانی ئەم نیشتیمانە بەرز، هێندەی دەشتە پڕ لە حاصڵاتەکانی ئەم زێدە قورس. بەڵام هیممەتی مەبدایەتی ئەم زانایە کە ئیلهام لە خوداوەندەوە وەرەگرێت و تەوەکول بە قاپی میهرەبانی ئەوەکە، کۆڵەکە ئەخاتە سەرشانی و ئەفەرمێ بەتەنهاش بم ئەم جیهادا هەرەکەم. بەڵێ جیهاد و شۆڕشکردن و خەباتی چەکداری لە پێناو بەدیهێنانی مافی نەتەوەکەت و ڕەتکردنەوەی جۆرەکانی ستەمکاری کارێکی فرە دژوار و قورسە. بەڵام مامۆستا و هاوڕێکانی بەو ڕێگەیەشدا بەڕێ ئەکەون و چاکی مەردایەتی ئەکەن بەلادا و لە لۆمەی لۆمەکارانیش ناترسن. ئەم بەرنامەیە ناتوانێت وەکو پێویست ئەو کەسایەتیە و کارە گرنگ و بێشمارەکانی دەربخە. بەڵام ئەیەوێت بڵێت ئامان کوڕگەل، ئەو زاتە جوانەی ناوکاری ئیسلامی کە هەموو لایەکمان خۆشمان ئەوێت لەبیر مەکەن. ئەم بەرنامەیە هەنگاوی یەکەمە بۆ بەڕەمز و سمبولکردنی زانایەک کە سەرجەم ژیانی بۆ ئاین و خەڵک ژیان بووە. ئەم بەرنامەیە ئەوەندەی پێ ئەکرێت کردوویەتی، بەڵام ئایا ناکرێ هەمومان پێکەوە کاری گەورەتر و جددیتری بۆ بکەین؟ هیوادارین ئەم یادە بیرەوەریەک بێت بۆ هەموو لایەک کە ئەو زاتە مبارەکەی کاتێک ڕامانی قەرزاری خۆی کرد لەبیر نەکەین. ڕەنگە لە کاتی بینینی بەرنامەکەدا تێبینی ئەوە بکرێت کە زیاتر تیشک خراوەتە سەر لایەنە ئاینداریەکەی مامۆستا و ئاستی معنەوی ڕۆحی ئەو کەسایەتیە هەژمونی کردووە و بوارەکانی تری وەکو کاری ڕامیاری داپۆشیوە. بەڵام ئەکرێت بڵێن مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی وەکو سەرکردەیەکی دیاری نێو میحراب لە میحرابەوە بە ڕۆحێکی پڕ لە ئیمانەوە دێت و تێکەڵ بەکایەکانی تری ژیانە بێ. هەر بۆیە ئاساییە بڵێن مامۆستا مەلا عوسمان لە ژێرنووری میحرابدا سیاسەتی کردووە و تێکەڵ بەکاری حیزبایەتی بووە. کاری ڕامیاری و حیزبایەتی بۆ پایەدارکردنی بانگەواز و معنەویاتی ئاینی کردووە. هەرگیز و لە هیچ هەلومەرجێکدا ڕێگەی نەداوە شتێکی تر بێت و ئەو ڕۆحیەتە پڕ لە معریفەتە ئاینداریەی لاواز بکە. ئەو کاری جیهاد و تێکۆشانی بۆیە هەڵبژاد تاکو خۆی و هاوڕێبازانی ڕەبانی تر بێنە مەیدان و ئاینداری بکەن. جەنابی باوکیشم کە هەر لە مناڵیەوە دەخرێتە بەر خوێندن، طبعا لە خزمەتی باپیرما دەست ئەکا بە خوێندن و یەکێکیش لە تایبەتمەندیەکانی جەنابی باوکم ئەوە بووە کەوا مامۆسای زۆر کەم بووە. تەنیا باپیرم و مامۆستا مەلا ساڵحی گەورە کە ئامۆزای جەنابی باوکمە، ئەمە مامۆسای ڕەسمی بوون. بەڵام هەندێک مستعیدی ئەو زەمانە مراجعەی دەرسیان هەبووە دیارە لەگەڵ جەنابی باوکمە، بەس وەکو مامۆسای ڕەسمی تەنیا ئەو دوو مامۆسایی هەبوو. پاشان ناحی کۆمەڵایەتی طبعا باپیرم بەو حکمت و دووربینیەی
هەوڵی داوە کە هاوسەرگیری جەنابی باوکم لە بنەماڵەیەکی بەرز بێت کە ئەوانیش لە هەردوو جەمسەرەکەیەوە دوو بنەماڵەی بەرزی کوردستانن. دایکم دەبێتە کچی شێخ سدیقی شێخ معروفی نەرگس هەجار، دایکی دایکیشم دەبێتە کچی شێخ نەجمەدینی بیارە کە بەم دوو جەمسەرە گەورەی شێخانی نەقشبەندی و قادری پێکهاتەیەکی گەورەی بنەماڵەکەمان دروست دەکات کە دیارە ئەمەش بۆ خۆی کاریگەریەکی گەورەی هەبووە لە ڕووی ئەوەی کەوا ئەمان بەم صفاتە زاتیانی کە خۆیان هەیان بووە لە ڕووی عیبادەت و تەقوا و خواپەرستی و ڕادایی بەرزی زانیاریان ئەم لایەنە کۆمەڵایەتیشی پێ ئیزافە بووە کە بووەتە تەواوکەری کەسایەتیەکان کە ڕەونەقێکی گەورەتی داوە پێیان بۆ کاری هەم عیلمەکان و بۆ کاری ئیسلامیان و بۆ کاری کۆمەڵایەتیان کە هەمویان قسە بیسراوە بوون لە ناوچەکە بۆ خوێن خۆشکردن بۆ زۆرێک لە چارەسەری منازعات و مەشاکیلی ناوچەکە. بە ئەمەک و بە وەفا بووە بۆ مامۆستاکانی بۆ کەسوکاری بۆ دۆستەکانی لە مناسەبات و لە هەموو بۆنەکانە سەردانی خەڵکی کردووە و جانیبی ئەوەی کەواکۆ پێوتێ بەسەرکردنەوەی خزمان و کۆشی لە ڕەحم لەوەیشە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە و دائیمە لەو هەوڵی داوە بۆ ئەوەی کە بارودۆخی خەڵک یعنی ژیانی خەڵک بەرەو باش بڕوات و بەتایبەتی لە بواری عەقیدە و لە بواری ئەخلاقا ڕۆڵێکی بەرچاوی بووە لە ناو کۆمەڵە ئیتر بەنسبەت ئەو کەسانی کەوا نزیکی بوون و یاخود قوتابی بوون یا خوێندویانە لای یا ئەوانەی کەواوکو بە دەوروبەریا بوون وەکو خەڵکی مزگەوت وەکو ئەوانەی کە بە نزیکیا بوون هەمیشە زۆر بەکراوەیی لەگەڵیانە بووە و هەوڵی داوە کەوا پەیوەندی لەگەڵیانە نەبچڕێت لە دوورە یا لە نزیکۆ. زانا و تێکۆشەر و بانخواز مامۆستا مەلا عوسمان کوڕی عەبدولعەزیز کوڕی محەممەد کوڕی مستەفایە لە خێزانێکی ئاینی و زانستی خۆڕسکەوە بە شەجەرەیەکی متمانە پێکراو ئەچنەوە سەر زاهید و خواپەرست پیرخدری شاهۆ. بەڵام مامۆستا هەرگیز بانگەشەی سەییدی بۆ خۆی نەکردووە و حەزیشی بەو جۆرە لەقەبە نەبووە، بەڵکو شانازیەکانی ئەو لە بواری زانست و بەدەستهێنانی زانیاری بووە. ئەی فەرموو پشت مرۆڤ پیرۆز ناکە، بەڵکو لە خواترسان و نزیکی لە خودداوە مرۆڤ گەورە و بەڕێزەکات. مامۆستا مەلا عوسمان ساڵی 1922 زاینی لە گوندی پریسی سەر و لە قەزای هەڵەبجە لەدایک بووە. پریس گوندێکی کۆنی شوێنەواریە ئەکەوێتە 12 کیلۆمەتری خۆرئاوای شاری هەڵەبجە و مێژووی دروستبوونی ئەم گوندە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ویلایەتی شارەزور. سەبارەت بە ژیان لەم گوندەدا کۆمەڵێک بەڵگەی مێژووی هەن ئەیسەلمێنن کە پێش هاتنی ئیسلام خەڵکێک لێرە ژیاون. دەڤەرەکە بە شێوەیەکی گشتی سروشتێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە، بە شاخ و داخ دەورە دراوە و دەشتی شارەزور کە یەکێکە لە خاکە بە پیتەکانی کوردستان ئەکەوێتە دامێنیەوە. زیاتر لە 30 سەرچاوی ئاو لە قەتپاڵی شاخ و کێوەکانیەوە دێتە خوارەوە و باخ و باخاتی ناوچەکە ئاودێری ئەکات